چییە ئەو خۆشەویستی تو بۆ وەرزش حەزەکەم لەوە بزانم ینی تەنیا لەبەر وەزیفەکەت یان باگراوندێکی وەرزشیت هەیە زۆر جار بینیمە درێسیانی هەولێر لەبەرە لە VIPەکەدا دەنیشی طبعا یانەی هەولێر نوێنەرایەتی ئێمە دەکەن نوێنەرایەتی شاری هەولێر دەکاتن یانەی دایکە من وەکو خولیایەکی وەرزشی ئەو خولیایم هەیە بە بەردەوامی متابعی وەرزشەکەم تاکو ئێستا ئەو وەرزشەش بەخۆم ئەنجام دەدەم و خۆشت وەرزش دەکەیت واللهی هەوڵم داوە بۆ تەندروستی یاری تۆپی ئەنجام دەدەم چەندە تەمەنم هەندێک وای لێ هاتووەکەوە ئەوتوانە نەبی بەڵام دانەبراون تاکو ئێستا بەهۆی ئەوەی کە ماڵیشمان نزیک یانەی وەرزشی هەولێر بووە لە منداڵیەوە سەردانی یانەی وەرزشی هەولێر کردووە و ئامادەی یاریەکانی یانەی وەرزشی هەولێر بوومە و زۆر ڕووداویشم لە بیرە احتیمالەکەوە ئێستاش باز بکرێت لە مێژووی یانەی وەرزشی هەولێر بۆیە ئەو خولیایە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبیتە نێمەیانی وەرزشی هەولێری ژیانەی دایکەوەکو باسم کرد و دەشبینن کەوا لە کاتی ئەنجامدانی یاریەکان بە هەزاران خەڵک بوونی هەیە لەو شوێنە بە هەزاران خەڵکەوە هانیانە کە دەباتن ئەوە هیچ پەیوەندیەکی بە وەزیفەکەمەوە نیە